سڵاوتان لەبێ بەڕێزان. لەگەڵەوەی لە ماوەی ڕابردوودا پەیوەندیەکانی نێوان گۆڕان و یەکێتی خراپترین ئاستی بەخۆبینی. لە ئێستادا و بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان ئەمڕۆ کۆبوونەوەی وەفدی باڵای گۆڕان و یەکێتی بە سەرپەرشتی نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و کۆسرەت ڕەسوڵ جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامدرا. ئاخۆ ئەم کۆبوونەوەیە دیارترین کێشەی نێوان ئەم دوو حیزبەی لێ دەکەوێتەوە کە دیاریکردنی پارێزگاری سلێمانیە. ئەم پرسە و لەگەڵ چەند پرسێکی دیکە دەکەینە تەوەری ئەم شەوی دیوی دووەمی هەواڵ و لەگەڵ میوانەکەم شاخەوان رەوف ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان گفتوگۆی دەکەین. بەڕێزان دیارە ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێگەی پێیجی نارتێوە پرسیار و سەرنجەکانتان بە کۆمنت بنێرن تاوەکو منیش بۆ میوانەکەمی بخوێنمەوە و وەڵام وەربگرن. کاک شاخەوان زۆر بەخێر بێ بۆ ستۆدیۆی دیوی دووەم. بە شێوەیەکی گشتی چۆن گەیشتنە ئەو دەرەنجامەی کە کۆ ببنەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەمە پێشنیازی چلایەکتان بوو، دەست پێشخەری چلایەک بوو؟ زۆر سپاس بەم دەرفەتە. دیارە دانیشتنی ئەمڕۆی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پێشنیاری لەسەر پێشنیار و داوای یەکێتی نیشتیمانی بووە و دانیشتنەکە ئەمڕۆ سەرۆکی وەفدەکەی ئێمە هی بزوتنەوەی گۆڕان جەنابی کاک نوشیروان بووە و هی یەکێتی نیشتیمانیش کاک وەسەد بووە. تقریبان دانیشتنی ئەمڕۆی ئێمە و یەکێتی نیشتیمانی زیاتر شتی عمومیات بووە و قسە کراوە لەسەر شتی عمومیات و لەسەر شتی نیشتیمانی و لەسەر شتی نەتەوەیی. یعنی کۆبوونەوەکە تایبەت بووە بە ئەوە تقریبان و تقریبان ئەما کردنەوەی دەرگایەکە بۆ باشترکردنی پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی. باشە، لە ماوەی ڕابردوودا ڕەنگە پەیوەندەکانی ئێوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا با خراپترین ئاستیدا گەیشت بێت و چەند کۆبوونەوەیکیش کراوە پێشتر لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا، بەڵام وەکو پێویست ئەنجامی نەبووە. ئەم کۆبوونەوەیەش وەکو کۆبوونەوەکانی دیکە دەبێت؟ ئێمە لە هەموو کاتێک وتومانە ئێمە پێش هەموو شتێک شتە نیشتیمانی و نەتەوەیەکان بەلای بزوتنەوەی گۆڕانەوە زۆر گرنگە و ئێمە هەموو کات مبادرەی ئەوەمان کردووە و پێشنیاری ئەوەمان کردووە کە پەیوەندی ئێمە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان باشتر بکرێت و ئەوانە باشتر بێت وانە لەبەرەوەی باشتربوونی پەیوەندی سیاسی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە شتە نیشتیمانی و نەتەوەیەکان زیاتر ئەباتە پێشەوانە، چونکە جەنابتان ئەزانن ئێمە یانیشتی زۆر گەورە ئەوانەمان لە پێشە لە ڕاستیە ئەمی کە ئێستا کە کراوە ئەوانە من تەسەورەکەم ینی وردە بە تەدریجی پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ یەکێتی ئاسایی بکاتەوە، بەڵام ئاساییکردنەوەکە بە قازانجی خەڵکو و بە خزمەتی خەڵکی کوردستان بێ ئەمە زۆر گرنگە و ئەوەشی کە جەنابەت باسیەکەی توانە چەندین جاریکە کۆبوونەوە کراوە ئەوان ئێمە هەموو کاتێک تەکیدمان لەوە کردوتەوە، یعنی بزوتنەوەکەی ئێمە بزوتنەوەی گۆڕان ملزەمە بە هەموو یعنی ئەو قرارانەی کە لە قازانجی خەڵکو و پرسی نیشتیمانی و نەتەوەی ئەوانەیە کۆبوونەوەکانی کە ئەگەر نەتیجەشی نەبوو بێتوانە ینی مقەسیرەکە زەمبەکە لە لای بزوتنەوەی گۆڕان و نەبووە. دیارە ئەوە پەیوەندی هەیە بەلایانی بەرامبەرەوە کە یەکێتی نیشتیمانیە. باشە، بەڵام ینی بە دیاریکراوی ئەگەر ئەم کۆبوونەوەی لە کۆبوونەوەکانی تر نەچێت یاخود جێ بکاتەوە چین ئەو خاڵانەی کە ئەمڕۆ باس کراون جیاواز لە کۆبوونەوەکانی پێشووتر؟ ئەوەی ئەمڕۆ لە کۆبوونەوەکە کە باس کراوە زیاتر لە ڕاستیا لەسەر پرسی با بڵین کورد و بەغاو و لەسەر پرسی با بڵین حکومەتی هەرێم لەگەڵ حکومەتی اتحادی بووە و لەسەر مەسەلەی با بڵین نەوت بووە و لەسەر مەسەلەی با بڵین زیاتر لەسەر مەسەلەی شتی نیشتیمانی و نەتەوەیەکان بۆ ئەوانە لە زمنی هەندێ پرسی کەش باس کراوە ئەوانە لەوانە پرسی پارێزگاری سلێمانی و ئەنجومەنی پارێزگا بووە کە باس کراوە ئەوانە، بەڵام زیاتر شتەکان کە پێشووتر باسم کردی عمومیات بووە. ئەوەی کە پەیوەست بوو بە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە وەکو ئاساییکردنەوەی پەیوەندەکانتان، بۆ نمونە ئێوە بۆ خۆتان گلەی چیتان هەبوو لە یەکێتی نیشتیمانی کوردستان؟ گازندەی چیتان هەبوو و پێتان وا بوو دەبێ بۆ لەمە دووە مامەڵەی یەکێتی لەگەڵ گۆڕان چۆن بێ و گۆڕان لەگەڵ یەکێتی چۆن بێ؟ ئێمە گلەی ئێمە لە یەکێتی نیشتیمانی کە لە ڕابردوو کردومانە گلەیەکانی ئێمە دیارە و گلەی ئێمە لە ڕاستیە گلەی خەڵکی سلێمانیە. بەڕاستی گلەیەکانی ئێمە ئەوە بۆ ئێمە لە ئینتیخاباتی 34 براوەی یەکەم بووین و دەنگەکانی ئێمە لە دەنگەکانی یەکێتی نیشتیمانی زیاتر بووە و کورسەکانی ئێمە کورسەکانی ئێمە لە کورسی لایەنەکانی کە زیاتر بووە. یعنی گلەیەکەی ئێمە ئەوە بۆ لە ڕاستیە ئەوە 6 مانگ تێپەڕی بەسەر نتایجی ئینتیخاباتە تاکو ئێستا یعنی ئیدارەی محەلی سلێمانی ینی حکومەتی خۆجەیی سلێمانی ئەوانە تاکو ئێستا دەساودەستی دەسەڵاتی نەکردووە ئەنجومەنەکە ئەوە 6 مانگ تێپەڕەکات تاکو ئێستا
یعنی پرسی پارێزگار و ئەنجومەنی پارێزگای یەکلایی نەبووەوە گلەیەکانی ئێمە ملاحەزە و تێبینەکانی ئێمە لەسەر ئەوە بووە ئەکرا ئەم پرسە زووتر یەکلایی بێتوانە لەبەرەوەی هەتاکو پرسی پارێزگار و ئەنجومەنی پارێزگا زووتر یەکلایی بێتوانە لە ڕاستیە دانیشتوانی پارێزگای سلێمانی یعنی لەو قەلەقی و دڵڕاوکەی ئێستەکە هەیە ئەوانە یعنی چۆنەڵی ئیتر دەربازە بن و گلەیەکانی ئێمە لە پێشووترا لە یەکێتی نیشتیمانی ئەوە بووە کە لە ڕاستیە دەسڵاتی تەواوی ئەم شارە بەدەست یەکێتی نیشتیمانیەوە بووە و ئێمە داوامان کردووە هەر لایەنێکی سیاسی بە پێی نەتایجی انتخابات و بە پێی کورسەکانی خۆی بۆ نمونە لە پارێزگای سلێمانی و لەسەر ئاستی هەرێمی کوردستانی شاکە کە هەر لایەکی سیاسی بە پێی کورسەکانی خۆی حسەی خۆی هەبێ لە پۆستەکانی حکومەتی هەرێمی کوردستان و زایدەن لە حکومەتی خۆجیەتی سلێمانی. باشە ڕایەکە بوو ینی قسەیەکە بوو لەسەرەوەی کە لە ماوەی ڕابردوودا لەسەر ئاستی هەردوو سەرکردەی باڵا کە نەوشەوان مستەفا و جەلال تاالبانی بوون وەکو هەردوو نەوشەوان مستەفا وەکو ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان جەلال تاالبانی وەکو سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام وەکو پێویست دەرئەنجامێکی نەبووە کۆبوونەوەکانتان و لێک تێگەیشتنێک نەبووە دواتر لانی کەم ڕنگدانەوەی نەبووە دەوترێت ئێستا لە بری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێخەری گشتی لەگەڵ جێگری سکرتێری گشتیدا کۆ دەبێتەوانێ یعنی خەڵک چۆن متمانە بک بۆی کە ئەم جارە ئەم کۆبوونەوەی دەرەنجامێکی باشتر لەوانی تری دەبێت. جەناب تانەزان لە ڕابردوو دانیشتنێک و کۆبوونەوەی کرا لە بینی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کرا نەتیجەکە تقریبان نەتیجەیەکی ئیجابی بوو بەڵام دوجار ئەوە بوو کەیتر سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی تووشی حاڵەتێک و ئەوانە بوو لە ڕاستیە بەڵام ئێستا ئەو کۆبوونەوەی ئەمڕۆی کە لە بینی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕانە کە کراوە تقریبا نامی دەباشان هێنرایەوە بەرباس ئەمڕۆ لە کۆبوونەوەکە باس نەکراوە لەسەر ئەو مۆزوعی ڕابردوو ئەوەی کە جەنابەت باسیەکەیت و ڕێکەوت نامی دەباشانوانە باس نەکراوە بەڵام کۆبوونەوەکە هەر لەوێ بووە و لە ڕاستیە ئەوانەی کە ئەمڕۆ لە کۆبوونەوەکە دانیشتون و بە تایبەتی ئەوان لایەنی یەکێتی نیشتیمانی هەمویان ئەو خەڵکانە بوون لە بابڵین لە مەکتەبی سیاسی و بڕیاری سیاسیان بەدەسە و قەراری سیاسی یەکێتیان بەدەسە ئەوانە لە کۆبوونەوەکە بەشدار بوون حتما مادەم لە کۆبوونەوەکە بەشدار بوون و ئەوانشی کە پێشتر باسم کرد کە هەموو پرسێکی سیاسی یەکێتیان بەدەسە لە کۆبوونەوەکە بوون دڵنیام ئەوان لەبەرەوەی کۆبوونەوەکە لەسەر پێشنیار و داوای ئەوان بووە و ئەشیانەوەی ئەوانیش هەر وەکو ئێمە دیارە پەرۆشی ئەوەن کە پەیوەندی سیاسی خۆیان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان باش بکەن من هەموو جارێکی کەشتەکی دەکەمەوە پەیوەندی ئێمە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان یعنی بەتەنها لەگەڵ یەکێتی نیشتیمانی نییە ئەمانەوێ ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان پەیوەندی سیاسی خۆمان لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەگەڵ هەموو لایەکە باش بکەینوانە چونکە لە ڕاستی ئەم قۆناغە تێپەڕی یعنی باشترین شت ئەوەیە کە ئێمە ئەوەندە خۆمان بەشتی نیشتیمانی و نەتەوەی ئەوانەوە بە پرسی نیشتیمانی و نەتەوەی و مەشغوڵکەین بە کێشەکانی کورد لە بەغاوە مەشغوڵکەینوانە ئەوەندە بە پرسی ناوخۆیی خۆمان لە ڕاستیە ئەوەندە بە کێشەی هەندێشتی لاوەکی و ناوخۆییوە خۆمان مەشغوڵ نەکەین چونکە بەڕاستی ئەوە ئەنجومەنی پارێزگا خەڵکی پارێزگای سلێمانی دەنگدەرانی پارێزگای سلێمانی بۆ نمونە دەنگیاندا و دەنگەکان دیارە و کورسیەکان دیارە و هەم لەسەر ئاستی هەولێر و دووەک و ئەوانش قەزدم ئەوەیە بۆ نمونە ئێمە لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگاکان بۆ نمونە کورسیەکانی خۆمان دیارە و کورسیەکانیش جیا کراوەتەوە بۆ نمونە هەریچێک بە پێی نەتایجی انتخابات دەوێنەوە ئەوەی بەلای ئێمەوە گرنگە لە ڕاستیە کێشەکانی کوردە لەگەڵ بەغا لەگەڵ حکومەتی اتحادی وشتی نیشتیمانی و نەتەوەی باست لەوە کرد کە هەندێک شتی لاوەچی دەبێت پێوەی سەرقاڵ نەبنواتەوەی لە ماوەی ڕابردوودا گۆڕان ڕەخنەی لە یەکێتی و پارتی گرتووە یاخود لە دەسەڵات گرتووە لە هەرێمی کوردستاندا بابەتی لاوەچی بوون کە گۆڕان قسەی لەسەر کردوون نەخێر بزوتنەوەی گۆڕان لە سەرەتای دروستبوونی و بزوتنەوەی گۆڕان و لە ڕاستیە ئەو ڕەخنەی و گلەیانی کە بزوتنەوەی گۆڕان لە حکومەتی هەرێمی گرتووە و بە تایبەتی بابڕێن ڕوونتر بیڵێن لە پارتی و لە یەکێتی گرتووە ڕەخنەی حسابی بوون ڕەخنەکانی لە جێگەی خۆیان بوون ڕەخنەکان لە ڕاستیە یعنی ڕەخنەی شەقام بووە ڕەخنەی خەڵکی کوردستان بۆ ئەوانە بەڵام دەوترێت ئێستا گۆڕانم ڕەخنانی نەماوە ینی ئەو جۆرە ئەدای جارانی نەماوە بەرامبەر بە هەردوو حیزب بووە بەرامبەر بە حکوومەتیش نەخێر بزوتنەوەی گۆڕان لە هەموو کاتێکە یعنی ڕەخنەکانی خۆی تێبینەکانی خۆی لە کاتی خۆی باسەکات و ئەوەکە بەڵام ئێستا جەناب تانەزان شتێک هاتوۆتە پێش و ئێستا شەڕێکی گەورە یەخی کوردستانی گرتووە ئەم شەڕە ئێستا وای لێ هاتووە لە ڕاستیە تەشەنەی کردووە بە هەموو لایەکە بۆ نمونە ئەگەر باسی ئەو بکەی لە منطقەی سنجار و لە منطقەی زومار و ئەوانە و هەتا ئەگا بە خانەقین و هەتا ئەگا بە سعدیە و بە عەفو سعدیە و جەلەولا و منطقە و لە ڕاستیە وای لێ هاتووە ئێستا هەموو
لایەک حکوومەتی هەرێم وەزارەتی پێشمەرگە هەموو لایەنە سیاسەکان ئێستا ئەوەندەی چاوێن لەو شەڕێ ئەوەندەی مەشغوڵن بەو شەڕەوە لە ڕاستیا کە ئەمە شەڕێکە یەخەی کوردستانی گرتووە شەڕێکی نابەرابرە و شەڕێکە لە ڕاستیا واجبی هەموو لایەنە سیاسەکانە واجبی هەموو تاکێکە لە هەرێمی کوردستانە لە بەرامبەر ئەم شەڕە ڕاوەسێ و قسەی هەبێ لە بەرامبەر ئەم شەڕە و من تەکیدم بزوتنەوەی گۆڕان کە دۆخی سیاسی هەرێمی کوردستان ئاسایی بووە چۆن لە کاتەکانی کا قسەی هەبووە و ڕەخنە و گلەیەکانی باس کردووە و هەموو شتەکانی بە چاوڕوونیداوە بە خەڵکی کوردستان و من دڵنیان بۆ نمونە ئەوانە هەمووی دیارە و بزوتنەوەی گۆڕانیش لە ماوەی سێمانی ڕابردووە برادرەکانی ئێمە لە وەزارەتەکان بۆ نمونە بە تایبەتی کە وەزیرەکان دیاری کراون و پستی وەزارەتەکان وەرگیرا ئەوانە ئیشی زۆر باشیان کردووە کاری زۆر باشیان کردووە ئەوە بەشایەتی خەڵکو ئەوانە بەشێک لە خەڵکی کوردستان زیاتریش لە ڕاستیە نیشایەتی ئەوەیەن کە بزوتنەوەی گۆڕان شوێندەسی دیار بووە و ئێمە لە ڕاستیە زۆریشمان ماوە ئێمە 4 مانگن لە حکوومەتی بەڵام 4 ساڵمان ماوە. باشە من هەر لەسەرم بابەتە پرسیاری دیکەم دەوێت بەڵام دێمەوە سەر کۆبوونەوەکە دەمەوێت بە وازەحی پێم بڵێ یعنی کۆبوونەوەکەی ئەمڕۆ دڵخۆشکەر بوو و پێتان وایە کە نەتیجەی باشی دەبێت و جیاواز دەبێت لە کۆبوونەوەکانی تر. من تەسەورەکەم ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ لە ڕاستیاکردنەوەی دەرگایەک بێ بۆ ئەوەی لەمە بەدواوە لە کۆبوونەوەکانی کا بابڵی نەتیجەکانی جیاواز دەبێت لە کۆبوونەوەکانی تر. یعنی ئەمە بۆ چوونی منە خوێندنەوەی من ئەوەیە لە ڕاستیە لەمە بەدواوە لەم کۆبوونەوە بەدواوە پەیوەندیەکانی سیاسی بابڵین پەیوەندی سیاسی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی وردە ئاسایی بێتوانە و ئەم کۆبوونەوەشکردنەوەی دەرگایەکە بۆ باشترکردنی پەیوەندەکانی یەکێتی نیشتمانی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە. من پێشتریش هەر باسم کرد بزوتنەوەی گۆڕان بەردەوام پەرۆشی ئەوە بووە پەیوەندی خۆی لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانە باشتر بکاتوانە چونکە باشتربوونی پەیوەندی سیاسی هەموو لایەنە سیاسەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستانە باشترکردنی باشبوونی کێشەی کووردە باشبوونی بۆ نمونە کێشە نەتەوایی و بەروبەر ینی بردنە پێشەوەی قەزیەکانی کووردە لەسەر ئاستی عێراق. باشە چەند لیژنەیەک پێکێنرا لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا بۆی هەماهەنگی هەبێ لە نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا ئەم لیژنانە ئەرکیان چی دەبێت؟ ئەو لیژنانە کە ئەمڕۆ لە ڕاستی من نازانم چەند لیژنە دروست کراوەوە کێوکێ دیاری کراوە بۆ لیژنەکە یان بابڵین بڕیاردراوێ لە ناو کۆبوونەوەکە کۆمەڵی لیژانیان دروست کرد بێتوانە من ئەوەم نەبیستووە بەڵام ئەوەی کە هەیە لە ڕاستیە هەردوو لە بڕیاریان داوە بابڵین لیژنەیەک دروستکەن بۆ ئەوەی دانیشتنەکانی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانی بەردەوام بێ بۆ ئەوەی بتوانین لە ڕێگەی دانیشتنەکان و لە ڕێگەی نزیکبوونەوەکان و پەیوەندیەکان ئاسایی بکرێتەوە و ئاساییکردنەوەی بەتایبەتی ئاساییکردنەوەی پەیوەندی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانیە خزمەت بە دانیشتوانی پارێزگای سلێمانی ئەکا ئەوەی بەلای ئێمەوە وەکو بزوتنەوەی گۆڕان گرنگە لە ڕاستیە خەڵکی سلێمانیە و دانیشتوانی پارێزگای سلێمانیە ئەگەر ئێمەش وەکو بزوتنەوەکە لە هەر دانیشتنێک و لە هەر گفتوگویەک و یا لە هەر ڕێکەوتنێکی سیاسی ئەگەر ئێمە زەرمەندیش بەڵام زەرمەند ببین بەڵام دانیشتوانی پارێزگای سلێمانی جۆرێک لەوەی سوودمەند بن جۆرێک لەوەی نەبن بە زەحیە جۆرێک لەوەی کە ئیتر لەم کێشە و دڵڕاوکێ و گرفتانە نەجاتیان بێت. بەڵێ بەڕێزان دیارە دەتوانن لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRT پرسیارەکانتان یاخود سەرنج و ڕای خۆتان بە کۆمنت بۆ میوانەکەی من بنووسن. کاک شاخەوان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چەند کۆمنتێک هاتووە کە زۆرن بەڕاستی من چەندانەیەکت بۆ دەخوێنمەوە. فەرمان ڕەسوول دەڵێ پێم وایە کۆبوونەوەیکی زۆر تەخیر بوو ئەو دەڵێت کایە بەسە ئیتر ڕێک بکەون. ڕای ئێوە لەسەر ئەو کۆمنتە؟ ڕای ئێمە لەسەر ئەوەی کە فەرمان باسی کردووە لە کۆمنتەکە لە ڕاستیە ینی ئێمە من پێشتر باسم کرد ینی ئێمە پەرۆشی ئەوە بووین بەردەوام کە کۆبوونەوەکان بکرێ بەڵام ینی کۆبوونەوەکان بە قازانجی خەڵکی سلێمانی بێ و کۆبوونەوەکان بە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان بێتوانە لەبەرەوە ینی پەرۆشی ئێمە کە ئەڵێم پەرۆش بووین کۆبوونەوە بکەین لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی بۆ ئەوەی بتوانین ئەو گرێکیۆرەی کە لە سلێمانی هەیە ئەمە بکرێتەوە لە ڕاستیە وەکردنەوەکەش بە قازانجی خەڵک بێ. من ئەڵێم من لێرەوە ئەڵێم بەسە ئیتر لە ڕاستیە خەڵکی سلێمانی من هەموو جارێت دم لەوە کردوەوە خەڵکی سلێمانی خەڵکیی تێکۆشەر و شۆڕژێر و ماندوون لە هەموو شۆڕشەکانی ڕابردووە دانیشتوانی پارێزگای سلێمانی باجیان داوە هیلاک بوون تەسحیان داوە بەڕاستی خەڵکی سلێمانی شایستەی ئەوە نین لە ڕاستیە لەمە زیاتر مماتەڵە و دەستی دەستیان پێ بکرێت. لەسەر ئەو قسەی خۆت کە دەڵێ بەسەیتر ینی بۆ لەمە دووە فەرمان فایق دەڵێ یەکێتی و گۆڕان بەرژەوەندی خۆیان خستۆتە پێش بەرژەوەندی هاوڵاتیانەوە تاوەکو ئێستا کرێ بڵین ئەم قسەی ڕاستە هەروەها دەشپرسێ یەکێتی و گۆڕان بەم شێوەیە پاداشتی دەنگدەرانیان دەدەنەوە؟
نەخێر ئێمە بەرژەوەندی ئێمە هەموو خەڵکی کوردستان وەکو بزوتنەوەی گۆڕان ئەزانێ ئێمە هەموو جارێک تەکیدمان لەوە کردوەوە و تومانە مەسلحەت و بەرژەوەندی خەڵکی کوردستان لە پێش بەرژەوەندی بزوتنەوەکەی ئێمەوەیە لە ڕاستیە یعنی ئێمە ئەولەوێتمان داوە بە خەڵکی کوردستان بە تایبەتی دانیشتوانی پارێزگای سلێمانی ئەمجا بزوتنەوەکی خۆمان و من تەسەورەکەم هەموو لایەک بە ئێمەش و بە یەکێتیش و بەلایەنەکانی کەشۆ پەرۆشی ئەوە بووین کە ئیتر لێرە بەدواوە لە ڕاستیا بیل لەوە بکەین و لە ڕاستی ئیتر چۆن معالەجەی ئەم کێشانە بکەین و لە ڕاستیا بۆ ئیزافی قسەکانە حەز دەکەم ینی کۆمنتێکی پێچەوانی ئەو قسەی تۆ بخوێنمەوانە کە شاڵاوە دەڵێت شاڵا بوێرەی دەڵێ یەکێتی و گۆڕان دیارە تۆ وەکو گۆڕان دەتوانانی وەڵام بیتەوە گاڵتەیان بە دەنگی هاوڵاتیانی سلێمانی کرد. نەخێر ئەوە ئێمەین وەکو بزوتنەوەی گۆڕان لە ڕاستیا دیفاع و داکۆکی کاری لە خەڵکی دانیشتوانی پارێزگای سلێمانی دیفاعمە لە دەنگدەرانی پارێزگای سلێمانی کردووە شەڕیشمان لەسەر کردووە بەڵام کاکە هەروایە یعنی خۆ تۆ هەتاکو نەتایجی انتخابات ئەلان ئەکرێەوە و لە ڕاستیا ئەوە ئێمە نین لە ڕاستیا یعنی ئەم شەشمانگە تەخیرمان کردووە نەتایج نەبوو بێ بەقەدەوەی کە ڕێک نەکەوتنی ئێوە یەکێتی نیشتیمانی بەڵێ بەتەکید وایە بەڵێ بەتەکید وایە ئەمە پەیوەندی هەبوو بەوەی کە یەکێتی نیشتیمانی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ڕێک نەکەوتووە ئێمە هەموو کاتێک وتومانە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەر لایەک بەپێی دەنگی خۆی بەپێی کورسەکانی خۆی حەقی هەبێت لەسەر ئاستی پارێزگا و حەقی هەبێت لە حکومەتی خۆجێیی سلێمانی ئەوانە ئەوەی هەبێ بەڵام لە ڕاستی ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان مقەسیر نین لەبەرەوەی ئێمە دەنگی یەکەممان هێناوە کورسێکمان زیاترە 40,000 دەنگمان لە براوەی لە هێزی دووەم زیاترە لەبەرەوە ئەوەی کە بابلێن 6 مانگە تەخیر بووە کۆبوونەوەکان یا ئەف بمورە ینی حکومەت و دیاریکردنی پارێزگاری سلێمانی ئەوانە تەخیر بووە ئەوە پەیوەندی بەوە هەیە کە ڕێکەوتنی سیاسی نەکراوە تەحالفات نەکراوە یعنی مەفروزە لەمە بەدواوە ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی لەسەر پۆستەکانی سلێمانی و لەگەڵ لایەنەکانی کە لەسەر پۆستەکانی سلێمانی ڕێبکەوین بە تایبەتی پارێزگای سلێمانی بیل لەوە بکەین و تەحالفاتی بکەین بۆ نمونە ئەمە بە قازانجی خەڵکی سلێمانی بێت و ڕێبکەوین و لەمە بەدواوە ئیتر پارێزگار و سەرۆکی ئەنجومەن و ئەنجومەنی پارێزگا مماتەڵی پێ نەکرێت و دەستی نەکرێتوانە یعنی کاتەکە تێپەڕی بەڵێ بەڕێزان وەکو ئەمەژەم پێکرد دەتوانن پرسیار و ڕای خۆتان لە ڕێگەی پیجی نارتی و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بنێرن تاوەکو وەڵامی خۆتان وەربگرن لە میوانەکەم بە کۆمنتێک داخلی تەوەرێکی دیکە دەبین کە لە کۆبنەوەکەی ئەمڕۆدا تا چەند باسی پرسی پارێزگاری سلێمانی کراوە. ڕازا و محەممەد دەڵێ ڕێکەوتن لەسەر لابردنی دکتۆر هەواڵ نەبێت قبولمانە بەس ئەگەر ڕێکەوتن بێ لەسەر لابردنی دکتۆر هەواڵ ئەوە قبولمان نییە. هەروەها ئەحمەد ساتی دەڵێ گۆڕان بۆچی تەکیدی کردوەوە دەڵێ زۆر پێویستی بە پارێزگاری سلێمانی و دەڵێ بۆچی و هۆکار چییە؟ ئێمە لە ڕاستیە یعنی قسە لەسەر شخص نەکراوە بۆ نمونە هەموو لایەکە زانێت دکتۆر هەواڵ سەرۆکی فراکسیۆنەکەی ئێمە ئێستا لە ئەنجومەنی پارێزگا پێشتر سەرۆکی لیستەکەی ئێمە بووە لە بۆ ئەنجومەنی پارێزگا دکتۆر هەواڵ 240,000 دەنگی هێناوە دکتۆر هەواڵ لەلایەن خەڵکی سلێمانیوە متمانەیەکی زۆری پێکراوە و لە ڕاستیە قسە لەسەر ئەوە نەکراوە لە کۆبوونەوەکە کە باسی ئەو بکرێ بۆ نمونە باسی شخص بکرێتوانە یعنی لە زمانی باڵێن شتە عمومیەکانە باسی پارێزگار و ئەنجومەنی پارێزگار و کێشەکانی پارێزگای سلێمانی کە ئێستا تاکوی ئێستا 6 مانگی تێپەڕان و تاکوی ئێستا یەک لای نەبووتوانە بەڵام ئیتر من پێشتر باسم کرد هەر شتەکان شتی عمومیات بووە من بە خوێندنەوەی من بۆم کۆبوونەوە ئەوەیە کە ئەمەکردنەوەی دەرگایەک بێ بۆی بتوانانی ئیتر لەمەولا لەسەر هەموو پرسەکانی پارێزگای سلێمانی و لەسەر هەموو پرسە نیشتیمانیەکان کە پەیوەستە بەشتی نیشتیمانی و نەتەوەی ئەوانەوە ئێمە ڕێبکەوین ئێمە قسەمان هەبێ ئێمە بتوانین دراسەیەکی وردی بکەین. ئەوەی لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا باسکراوە بە دیاریکراوی چی بۆ لەسەر مەسەلەی پارێزگاری سلێمانی لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆ کە باسکراوە ینی باسیەوە کراوە دوو لیژنە دروست بکرێ لیژنەیەک لە لای ئێمە گروپێک لای ئێمە و گروپێک لەوان بابڵێن لیژنەیەک دروست کرێ لە هەردوو لایەکی نیشتمانی و لە بزوتنەوەی گۆڕان بۆی بتوانن ئەم لیژنە بتوانن دراسەیەکی وردی ئەنجومەنەکە پارێزگار ئەوە بکەن وانە بۆی بیل لەوە بکرێتەوە ینی میکانیزمێک ڕێگە چارەیەک ڕێگە چارەیەک بیل لە تەحالفاتی بکرێتەوە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی کە ئەوەی باسکراوە ینی وردەکاری ناو کۆبوونەوەکە ینی شتەکان باس نەکراوە دروستکردنی لیژنەیەەکە باشە لە یەکێتی و لە بزوتنەوەی گۆڕان و ئەم لیژنە قسە بکە لەسەر تەحالفاتی بابڕین یەکێتی و گۆڕان لەسەر ئاسی پارێزگای سلێمانی بۆ یەکلاییکردنەوەی پارێزگار و سەرۆکی ئەنجومەن و پۆستە ئیدارەکانی کە باشە بەڵام ینی بە پێی زانەرەکانی نارتی یەکێک لە ئەندامانی وەفدەکە
مەسەلەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی باس کردو بەڵام دواتر تەڕح کراوە و داوا کراوە کە ئەم بابەتە دوا بخرێت بۆچی لە کۆبوونەوەیکی لەم جۆرەدا ئاوها بە بێ ئەهمێت باسی مەسەلەیەکی گرنگی وەکو پارێزگای سلێمانی بکرێت من نەمبیستوە لە ڕاستی کە لە کۆبوونەوەکە یا پێشنیار یا داوای ئەوە کرابێت کە پرسی پارێزگاری سلێمانی و ئەنجومەنی پارێزگا دوا بخرێت ئەوەم نەبیستووە و ئەوەندەی تا ئەو جێگەی من بیستومە بەڵام باسکردنەکەش بە جۆرێک نەبووە یعنی کە بگەنە ڕێکەوتن یاخود سەردەتە یاخود بۆنی ڕێکەوتنی لێبێت من پێشتر باسم کرد ئەو پۆستە بەڵێ من پێشتر باسم کرد ئەم کۆبوونەوە یعنی شتی عمومیاتی تیا باس کراوە شتی عێراق و کوردستان و با بڵین کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا و شەڕی داعش و نمونە و لە پرسی با بڵین نەوت و ئەمە باس کراوە یعنی لە زمنی ها باسی ئەنجومەنی پارێزگا و باسی پارێزگاری سلێمانی کراوە پێشتر ئیشارەتم پێ دوو لیژنەیەک دروست کراوە لە هەردوو لە ئەم لیژنە بۆ ئەوەی بتوانێت لە داهاتوە دابنیشن لەسەر کێشەکانی پارێزگای سلێمانی و تەحالفاتی یەکێتی نیشتیمانی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و لەگەڵ لایەنەکانە بۆی میکانیزمێک و ڕێگە چارەیەک دۆزنەوەی ئەم کێشە ئیتر کۆتایی بێت. پرسیارەکە ئەوەیە ینی کاک شاخەوانەگەر نەوشیروان مستەفا و کۆسەد ڕەسوڵ کە کۆبوونەوەی باڵا بۆ ئەمڕۆ ئەم جوانە نەتوانن بگەنە نەتیجە لەسەر مەسەلەی پارێزگاری سلێمانی پێتان وایە دواتر لە ڕێگەی لیژنەکانەوە ئەم بابەتە یەکلا بکرێتەوە لە کاتێکدا کۆبوونەوەشە بۆ پێشتر هەر بۆ ئەم بابەتە بە بڕوای من ئەو کۆبوونەوەی ئەمڕۆ لە ڕاستی کە کراوە ینی لە خەمخۆری هەردوو لا بۆ ئەوەی ڕێگەیەک بدۆزنەوە بۆی ئەم گرفتە هەل بێتوانە و ئەو شتانی کە جەنابەت باسیەکەی توانە ینی زۆر تەکیل لەوە ئەکرێتەوە کە یا لە کۆمنتەکانە هاتووە تەکیل لەوە کاتۆکە کە مەسەلەی پارێزگاروانە بەشێک لە کۆبوونەوەکە ینی لە جزئێکە باسی پارێزگار و باسی ئەنجومەنەکە کراوە ئەوانە بەڵام شتە ئامەکان زیاتر باس کراوە من تەسەورەکەم ئەوە دواتر جێ هێڵڕێ بۆ ئەو لیژنەی کە دروستەکرێت لە هەردوو لابۆی دراسێکی وردیانی پرسیارەکەی من وازاح بوو زۆر بە تایبەت لەسەرەوە بوو کە ئێوە پێشتر بۆ خۆتان لەسەر ئاستی هەردوو لە ینی باستان لەوە دەکرد کە چاوەڕێی کۆبوونەوەی لووتکەن من دڵنیامەم پرسیاری هاوڵاتیانیشە لە ئێستادا ئەمڕۆ کۆبوونەوەی لووتکە بوو لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا بۆچی ئەم بابەتەیە گران ناکرێتەوانێ ئەم بابەتە زەرورەیەک لای بکرێتەوە بە بڕای من ئیتر ئەوە نیە کاتی بەسەر چووە و لە ڕاستە ئیتر لەمە زیاتر ئەگەر مۆماتەڵی پێ بکرێت و دەستی پێ بکرێتوانە ئەوە خراپە و ئێستا ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان کە هێزی یەکەمین براوەی یەکەمین و ئێمە پێشتر مباتەرەی ئەوەمان کردووە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان قسەمان کردووە باسی ئەومان کردووە کە ئیتر ئەم پرسە حەقە یەکلایی بکرێتەوە بۆ لە هەولێر و بۆ لە دووە کۆتایی پێهاتەوە پرسەکە یەکلایی کراوەتەوە ئەوە کراوە هەرچەند لە دووەکو لە هەولێریش هەندێک نەحەقی تا کراوە و غەدر لێکراوە لە فراکسیۆنەکانی کە غەدر کراوە بەڵام بەڕاستی ئەوەی سلێمانی ئیتر حەقە ئیتر ئەمە هەڵوێستەیەکی جدی لەسەر بکرێت و یەکلایی بێتەوە ئەوانە ئەو ئێمەنی لە ڕاستیە لە شەشمانی ڕابردوو کە مماتەڵەمان کردیەوە دەستیمان کرد بێتوانە ئێمە بەردەوام خەمخۆری ئەوە بووینانی خەمی ئەومان خواردووە ڕۆژێک زووتر مانگێک زووتر ئەنجومەنی سلێمانی تشکیل بێت و پارێزگار دیاری بکرێتوانە بۆی خەڵک ئیتر لەم دڵە ڕاوکێەوە کێشەی ڕۆژانی خەڵکی دانیشتوانی پارێزگای سلێمانی ڕاستیە معالەجە بێت خەڵک ئیتر لە ڕاستیە بۆ ئیشێکی بچووک بۆ نمونە دەستی پێ نەکرێت نەڵێن کاکە ئەوە مانگی داهاتووەرە ئەوە پەیوەندی هەیە بە ئەنجومەنی پارێزگاوە ئەوە پەیوەندی هەیە بە بودجەی پەرەپێدانی هەرێمەکان و ئەوە پەیوەندی هەیە بە محافزی داهاتووە ئەوە پەیوەندی هەیە بە پرسەکانی ئەنجومەنی پارێزگا و پارێزگاوە یعنی بەڕاستی خەڵکی سلێمانی زەمبیان نییە و خەڵکی سلێمانی ڕاستیە ئەمەی کە بەرامبەر بە خەڵکی سلێمانی ئەکرێ تاکو ئێستا بۆ نمونە ئەگەر لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی ئەگەر لەگەڵ ئێمە ڕێک نەکەوت بێ یا ئێمە لەگەڵ یەکێتی لەگەڵ لایەنەکانی کە بۆ نمونە تاکو ئێستا نەگەشت بێتین بە سازانێک لە ڕاستیا کاتی سازان هاتووە کاتیەوە هاتووە هەموو لایەک ڕێبکەوین لەسەر ئەوەی پۆستەکانی سلێمانی لە پارێزگار و هەتا ئەگا بە بەڕێوەبەرایەتیەک بۆ نمونە ئەمانە هەر هەمووی دابش بکرێ و لە ڕاستیە هەرێکێک بە پێی حەقی خۆی ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هیچ کاتێک پێمان لەسەر ئەوەدا نەگرتووە کە ئێمە براوەی یەکەمین هێزی یەکەم بین ئەبێ هەموو شتێک لەسەر ئاسی پارێزگای سلێمانی ئێمە لەسەر هەمان پرس دوایین پێشنیازی یەکێتی نیشتیمانی کوردستان کە مەلا بەختیار تەرحی کردووەوەی کە دو ساڵی یەکەم بۆ بزوتنەوەی گۆڕان بێ پارێزگاری سلێمانی بەڵام قسەی لەسەر شخصەکە هەبووە یعنی دکتۆر هەواڵ نەبێت گۆڕانەوە بابەتە ینی قسەی لەسەر کرا و لێک درایە وەڵام درایەوانێ ئەوە هێنا ئەوە لە ڕاستی ئەوە پێشنیاری یەکێتیە کە کردوێتی ئەوانە دو ساڵی یەکەم بۆ بزوتنەوەی گۆڕانە بەڵام مەرجیان ئەوەیە کە دکتۆر هەواڵ نەبێتوانە ئێمە ژۆکو بزوتنەوەی گۆڕان لە ڕاستیە خوێندنەوەی خۆمان هەیە و ڕێی خۆمان هەیە قسەی خۆمانمان هەیە ئەوانە ڕاستە لایانی بەرامبەر تەرەفی بەرامبەر پێشنیارەکەت بووەکە بەڵام ئەمە پێشنیار و حەزی لایانی بەرامبەرە
بەڵام ئەمە دوابڕیار و کۆتابڕیاری بزوتنەوەی گۆڕانیە نەخێت ئێمە قسەی خۆمانمان هەیە لەسەر ئەمە و ئێمەش ئەگەر بێتە سەرەوە مەرجمان هەیە ئێمە براوەی یەکەمی لەسەر ئاسی پارێزگا و کورسێکمان زیاترە و 40,000 دەنگمان لەسەر ئاسی پارێزگای سلێمانی زیاترە ئەوە حەق بە ئێمەیە کە مەرجمان هەبی ئەگەر بێتە سەرەوە ئەوە حەق بە ئێمە لە ڕاستیە کە جۆرێک لەوەی کە ئیتر هەندێشت هەیە بەڕاستی ئێمە ئەوەی بکەینوانە بەڵام لە ڕاستی ئێمە خەمی دانیشتوانی پارێزگای سلێمانیە و لە ڕاستیە ئەوەندەی بەلای ئێمەوە خەمی ئەوەی بەلای ئێمەوە گرنگە خەمی دانیشتوانی پارێزگای سلێمانیە و هەموو لایەک ئەزانەیە کە سەرۆکی فراکسیۆنەکەی ئێمە دکتۆر هەواڵ چەند هەزار دەنگی هێناوە. بەڵێ یعنی تەنیا لەسەر مەساسەیە چونکە بەشێکی زۆر لە کۆمنتەکانیش زۆر جەخت لەوە دەکەنەوە کە یعنی هیوایان خواستوە دەڵێن هیوادارین کە بۆ لابردنی دکتۆر هەواڵ نەبوو بێ یاخود ڕێکەوتن لەسەر لابردنی دکتۆر هەواڵ نەبوو بێت و بۆ خۆشتان ینی تاوەکو ئێستاوە تاو پێشنیازانی کە لەلایەنی کێتیەوە کراوە ئێوە ڕەتی دەکەنەوانێ زۆر جاریش دەڵێن قسەی ئێمە لەسەر شەخص نییە بەڵام خۆ ئێستاوە تا قسەکە تەنیا لەسەر دکتۆر هەواڵە. مەڵێ ئێمە ئەمڕۆ لە کۆبوونەوەکە من پێشتر باسم کرد ینی باسی شەخص نەکراوە و باسی ئەوە نەکراوە باسی ئەنجومەنەکە کراوە بەڵام باسی شەخص نەکراوە باسی یەکلاییکردنەوەی پرسەکانی پارێزگای سلێمانی کراوە بەڵام باسی ئەوە نەکراوە لە ڕاستی ئەگەر بێتە سەرەوەی بۆ نمونە هەندێک شتەیە مەرجداری بکرێت و بیکەن بە مەرجوانە بزوتنەوەی گۆڕان باوەڕ ناکەم مەرجی هیچ لایە قوبولکە مەرجێک بێکە لە ڕاستیە ئیتر مەرجەکە باشە بەڵام ینی بۆ چارەسەرکردنی کێشەکەش تاوەکو ئێستا بزوتنەوەی گۆڕان مەرجی نەبووە یاخود پێشنیازی نەبووە وەکو پێی زووداوەکاری نەبووە ئەخر ئێمە براوی یەکەم بووین ینی بەڕاستی کە تۆ لە شوێنەکە براوی یەکەمیت و هێزی یەکەمیت و کورسێک زیاترە و 40,000 دەنگ زیاترەوانە لە ڕاستی ئیتر تۆ ینی تۆ هێزی یەکەمی توانە ینی بەڕاستی تۆ ئەبێ هەموو شتەکان کۆکەی تۆ لەبەرەوەی کە ئیتر بیل لەوە بکرێتەوە چۆن ئەمە معالەجە بکرێت و چۆن ئەوە تەرتیب بکرێتوانە لەبەرەوە کاگەین ئێمە مەرجەکان ئەگەر مەرجەکان بە قازانجی خەڵکی کوردستان بێ بە تایبەتی بە قازانجی دانیشتوانی پارێزگای سلێمانی بێ لە ڕاستیە ئێمە گرفتێکمان نییە من تەکید دەکەمەوە ئێستا شەڵێم بزوتنەوەی گۆڕان ئەوەندەی خەمی دانیشتوانی پارێزگای سلێمانیەتی خەمی خۆی نییە. باشە کەواتە بۆ بزوتنەوەی گۆڕان قورسە دەستبەرداری دکتۆر هەواڵ بێت نەخێر ئێمە نەمان و تۆ دەستبەرداری دکتۆر هەواڵە بین دکتۆر هەواڵ سەرۆکی فراکسیۆنەکەی ئێمە بووە 240,000 دەنگی هێناوە هیچ سەرۆکی فراکسیۆنێک لەسەر ئاسی پارێزگای سلێمانی بەقەدەر دکتۆر هەواڵ دەنگی هێناوە بەڵام ئەگەرمە دوامەرجی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت هێشتا ینی مەجال ماوە ئێمە من ئەمڕۆ ینی ئێسش باسی ئەوم کرد کە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆکردنەوەی دەرگایەکە بۆ باشترکردنی پەیوەندی سیاسی ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانیە لەبەرەوە ینی هێشتا پرسی پارێزگار یەکلایی نەبووەوە پرسی ئەنجومەنەکە یەکلایی نەبووەوە من وتم ئەمەی ئێستا ینی تەکیل لەوە کەم ئەوەی ئەمڕۆ بۆ نمونە کە کۆبوونەوە کراوە زیاتر شتی عمومیات بووە شتی گشتی بووە ئەو شتانە بووە کە پرسی نیشتیمانی و نەتەوەی بوون لە گۆشەیەکە لە بەشێکە باسی کۆ باسی ئەنجومەنی پارێزگا و پارێزگار کراوە ئەوانە بەڵام ئەوەکەی تری جێ هەڵراوە بۆ کۆبوونەوەکانی داهاتوو. باشە بەڵام ینی قسێکی زۆر هەیە لەسەر مەسەلەی پارێزگا بۆیە منیش وەکوتەوەرێک لێرەدا گرنگی پێدەم کە ئەندامێکی جڤاتی بزوتنەوەی گۆڕان میوانمە بەڵام ینی قسێکی ئێوە گرفتان لەگەڵەوە هەیە کە ترستان هەیە ئەگەر دکتۆر هەواڵ نەبێت بە پارێزگاری سلێمانی لە هەڵبژاردنەکانی داهاتوودا وەکو پێویست دەنگ نەهێنەوانێ بۆ پێی متمانەی هاوڵاتیان دەدۆڕێنەوە تا قسەکەنە لەسەر دکتۆر هەواڵەنە لەسەرەوەی کە بەرژەوەندی خەڵکتان لە پێش بێ. زەن چی کاگین وای لێ هاتووە ئێمە لە بزوتنەوەی گۆڕان و خەڵکی کوردستان بە تایبەتی دانیشتوانی پارێزگای سلێمانی ینی ئاوێتە یەک بووین. بزوتنەوەکەی ئێمە لەگەڵ خەڵکی کوردستان و لەگەڵ خەڵکی سلێمانی جا ناکرێتەوەوانە بەڕاستی ینی ئێمە لە پەرۆشیمان بۆ خەڵکی سلێمانی و دانیشتوانی پارێزگای سلێمانی و خەڵکی سلێمانیش لە پەرۆشی بۆ بزوتنەوەکەی ئێمە وامان لێ هاتووە ئاوێتە یەک بووین و ئەوانەوە لە ڕاستی ئێمە هیچ ترسێکمان نییە بۆ مطمئینی لە ڕاستیە خەڵکی سلێمانی و دانیشتوانی پارێزگای سلێمانی ئەوەندەی بزوتنەوەی گۆڕانیان بەلاوە گرنگە ئەوەندەی کە تێگەشتون لەوەی کە بزوتنەوەی گۆڕان ئەتوانێت خزمەت بکات چاکسازی بکات گۆڕانکاری سیاسی ئیداری ئەمە بکاتوانە لە ڕاستیە لە ڕابردووانەمان بینەوە هیچ لایەنێکی سیاسی بەقەدەر بزوتنەوەی گۆڕان لەسەر ئاستی هەرێمی کوردستان توانی بێتی چاکسازی بکە گۆڕانکاری بکە و کار لەسەر بنەبڕکردنی گەندەڵی بکات. باشە لە ماوەی ڕابردوودا بەشێکی گەورە لە ڕقنەکانی ئێوە لەسەر یەکێتی و پارتی ئەوە بووە کە بەردەوام ڕێگەیان نەداوە بە میدیاکان وەکو پێویست ڕووماڵی کۆبوونەوە و دانیشتن و یەکتر بینینەکانیان بکەن بەڵام ئەمڕۆژ ڕێگە بە تەنیا میدیاکانی سەر بە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان درا ڕۆماڵی کۆبوونەوە کە بکەن دواتر بەرپرسانی شەر قسەیان بۆ ئەو میدیایە نەکرد
بۆچی ینی ئەگەر وا بووە لە ماوەی ڕابردوودا گۆڕانیش دەیەوێت بەو ستایلەیش بکە بۆ لەمە دووە؟ نەخێر من لە ڕاستی نەمبیستووە تەنها تیمی کەناڵی با بڵێن کێنن یا با بڵێن لایەنێکی کە ڕۆشت بێتە کۆبوونەوەکە ئەوانە و لە ڕاستیە بزوتنەوەی گۆڕان هیچ سانسۆرێکی لەسەر هیچ میدیایەکی کە و تیمەکانی ڕاگەاندن نییە لە کاتی کۆبوونەوەکانی کە و من دڵنیام ئەگەر و کۆبوونەوە لە لای ئێمە بکرای لە لای بزوتنەوەی لەسەر داوایەکێتی نیشتیمانی کوردستان نازانم من نازانم ئەوە لەسەر داوایەکێتی نیشتیمانی بۆ یانە بەڵام من دڵنیام ئەگەر لە لای بزوتنەوەی گۆڕان کرایە بۆ نمونە ڕێگە بە کەناڵەکانی کەش ئەدرا بەڵام من نازانم ئەوە یەکێتی ڕێگەی پێ نەداوە یا پێداوە ئەویان نازانم بەڵام ئێمە هەموو شتێک لە لای بزوتنەوەی گۆڕان لە ڕاستیە ئاشکرایە و شەفافانە ئێمە هەموو شتەکانی خۆمان باز کردووە هەموو کۆبوونەوەکانی خۆمان لە ڕابردووە تاکو ئێستش بەعەلەنی خەڵکی کوردستان دیوێتی و لە ڕاستیشە ئێمە وەکو بزوتنەوەکە هیچ ملاحەزە و هینێکمان یا هیچ سانسۆرێکمان لەسەر میدیاکان و ڕاگەاندکاران و پەیامنەرەکان نییە بۆی کە داخلی کۆبوونەوەکان نەبن یا جۆرێک لەوەی کە نەتوانن کۆبوونەوەکانی ئێمە نەقڵ بکەن بۆ تەلەڤیزیۆنەکانیان یا شتێکی لەو بابەت لە پاش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و پەیوەندەکانی بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان لە ئاستێکی باشدا بۆ ڕەخنەی خەڵکیشی لێکەوتەوە بەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان گۆڕانی بورە پەیوەندی یاخود نزیک بوونەوەی گۆڕان لە پارتی دموکراتی کوردستان وەکو تەسلیم بوونی گۆڕان بە پارتی لێک درایەوە لە ئێستادا نزیک بوونەوەتان لە یەکێتی نیشتیمانی کوردستان زیان بە پەیوەندیتان ناگەنێ لەگەڵ پارتی دموکراتی کوردستان یاخود پێتان وانییە کە نیگەرانی پارتی لێ بکەوێتەوە؟ من پێم سێرا ینی ئەگەر لایەنێکی سیاسی پەیوەندی خۆی لەگەڵ پارتی یا لەگەڵ یەکێتی یا لەگەڵ لایەنە ئیسلامیەکانە باش بکات و ئاسایی بکاتەوە خەڵک بۆ تۆمەت و تەفسیری جاجای بۆ کاتوانە بەڕاستی ئێمە پێشووتر ڕەنگە پەیوەندی بە ئەدای پێشووترتانەوە هەبوو بێت ئەخر خۆ لە هەموو دنیا وایە ینی حزبێکە معارەزە بوو بۆ نمونە لە قۆناغی معارەزەبوونی خۆیان پەیامی سیاسی معارەزەبوونی خۆی بە خەڵکی کوردستان ئەگەێنێ و دوجاریش کە ئەچێ لە حکومەت مشارەکە ئەکات و بەشدارە بێتوانە ئەو بەشەی کە ماوەی با لە حکومەت جێبەجێکات لەبەرەوە لە ڕاستیە ئێمە پێشووتر پەیوەندەکانی ئێمە لەگەڵ پارتی لەگەڵ یەکێتی بە جۆری چکە بوو لەبەرەوەی ئێمە معارەزە بووین ئێستا ئێمە بڕیارمان داوە لە حکومەتی و مشارەکەی حکومەتمان کردووە ینی نەئەنی بەڕاستی پێم سەیرە ینی خەڵک تەفسیری جاجای بووە کە ڕۆژێک بە ئێمە ئەڵێن بزوتنەوەی گۆڕان تەسلیمی پارتی بووە لەوەیە لەمەولا بوون منە پێمان بڵێن بزوتنەوەی گۆڕان تەسلیمی یەکێتی بووە نەخێوانیە من هەم تەکیل لەوە ئەکەمەوە بزوتنەوەی گۆڕان ڕەنگە بەشێکی پەیوەندی بە ئەدای تەنانەت یعنی ئەدای ئەلامیشتانەوە هەبوو بێ لە ئێستادا ینی ئەوەی کە هەر بۆ خۆتان ناوتان نابوو تۆپخانەکە ینی میدیای گۆڕان لە ئێستادا وەکو پێویست نییە لە بەرامبەر ڕەخنەگرتن لە حکوومەت و لە ئەدای حکوومەت من تەسەور ناکەم میدیای بزوتنەوەی گۆڕان ئیحمالێکی کردوێ یا جۆرێک لەوەی کردوێتوانە بەڵام ئێمە هەموو کادوتومانە بەردەوام من لە هەموو کەناڵەکە یا لە هەموو جێگەیەک باسی ئەوم کردوتە ئیکیدم لەوە کردوەوە ئێمە ینی پەرۆشی ئەوەین پەیوەندی خۆمان لەگەڵ پارتی لەگەڵ یەکێتی لەگەڵ لایەنە سیاسیەکان لەم ئەمانە ئاسایی بکەین و لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان کە ئیتر لایەنی سیاسی کوردستانین و ئەوانە لە ڕاستیە بۆ ئەوەی بۆ باشتربوونی پەیوەندەکانی خۆمان لەگەڵ هەموو لایەنەکان لە ڕاستیە ئێمە کار لەسەرەوەکەیت پێشووتر بۆ نمونە وەکو جەناب تەڵی لە دوای انتخاباتی پەرلەمانی کوردستان تەفسیری جاجیان بۆ ئەوە کردوانە کە ئێمە تەسلیمی پارتی بووین بۆ نمونە لەمەولا لەوەی خەڵک بڵێت تەسلیمی یەکێتی بوون نەخێوانیە کاکە ئێمە پارتی بۆ نمونە پەیوەندەکانی خۆمانەکە لەگەڵ پارتی باش کردووە ئەمە مەسلەکە لەبەر ئەوەیە لەبەر دانیشتوانی خەڵکی کوردستانە لەبەر شتی نیشتیمانی منەتەوەیە بە هەمان شێوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە ئێمە لەمەولا پەیوەندەکانمان باش بێت باشبوونی پەیوەندەکانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی و پارتی ینی ئەمە تەسیل لە خەڵکە کات و باشتربوونی خەڵکی کوردستانە و باشتربوونی کێشەی نیشتیمانی و نەتەوەیە و چاکترکردنی با بڵێن شتە نیشتیمانیەکانە کە لەسەر پرسە نیشتیمانەکانە لەسەر ئاستی عێراق. بەڵێ سامان لە شەقڵاوە دەڵێت خەڵک چاوەڕێی موچەیە گۆڕان و یەکێتی لە خەمی کورسی پارێزگاری سلێمانیدان هەروەها دەڵێ ئەگەر گۆڕان خۆی لە یەکێتی بە باشتر دەزانێ با 2 ساڵی یەکەم بۆ یەکێتی جێبێڵێ. من ئەوەی کە سامان باسی ئەکا لە ڕاستیە ڕاستە خەڵکی کوردستان ئێستا ینی هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی سیاسی ئابووری بۆ ئەوانە بەڵام ئەمە پەیوەندی هەیە بەو شەڕێکی ئێستا یەخی کوردستانی گرتووە و پەیوەندی هەیە بەشێکی پەیوەندی هەیە بەناردنی بودجەی گشتی لە بەغا لە حکومەتی عراقی بۆ حکومەتی هەرێمی کوردستان بەشێکی پەیوەندی بەوە هەیە ئەوانە ڕاستە ئێستا حکومەتی هەرێمی کوردستان لە ئەزمەیەکی مالی گەورایە بەڵام من تەسەورەکەم خوێندەوەی من بۆ ئەزمە ئەوەیە ئەمە ینی شێوەیەکی کاتی بێ حکومەتی هەرێمی کوردستان تەسەورەکەم بیری لەوە کرد بێتوانە کە بیل
لە معالەجەی ئەم حاڵەتی ئێستا بکاتەوە و لە ڕاستە خەمی ئێمە کە لەگەڵیشتی دانیشتوین بۆ باشترکردنی پەیوەندەکانی ئێمە یعنی خەمی ئێمە خەمی خەڵکە یعنی پێم سەیرە خەڵک وا قسەکە کە ئێمە لەگەڵیشتی دانیشتوین بۆ نمونە خەمی کورسەکانمانە و خەمی خەڵکمانێن نەخێر خەمی ئێمە و دانیشتنی ئێمە لەگەڵیشتی نیشتیمانی خەمی خەڵکە و ئەمانەوەی لە ڕاستیە دەسوبردێ بکرێ پەلەیە بکرێت لە تشکیلکردنی حکوومەتی خۆجەیی سلێمانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و پارێزگاری سلێمانی بۆی لە ڕاستیە خەڵکی دانیشتوانی پارێزگای سلێمانی لەم دڵە ڕاوکێ و کێشە و مەشاکیلەی ئێستا هەیە لەوەی کە ئێستا لە ڕاستیە ینی ئیشوکاری ڕۆ وای لێ هاتوو ئیشوکارەکان وای لێ هاتوو ئیتر سست بووە ینی وای لێ هاتووە ئیتر بەڕاستی خەڵک بێتاقەت بووە خەڵک ئەوە بووە یعنی خەمەکەی ئێمە ئەمەیە بەڕاستی بۆیە ئەچین لەگەڵ یەکێتی لەگەڵ پارتی لەگەڵ لایەنەکان دانیشین بۆی بتوانین لە ڕاستیە لە ڕێگەی دانیشتەکان و لە ڕێگەی باشتربوونی پەیوەندەکانی ئێمە لەگەڵ لایەنە سیاسەکانە یعنی خەمەکانی خەڵک کەم بکەینەوە بتوانی کێشەکانی خەڵک چارەسەر بکەین وانە دوجار ئەوەی کە ئێمە یکەین لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانە ئەوەی بەلای ئێمەوە گرنگە وەکو بزوتنەوەی گۆڕان خزمەتکردنی خەڵکی کوردستان و بە خازانجی خەڵکی کوردستان و پارێزگای سلێمانی لەبەرەوەی زۆرترین کۆمنت و پرسیارەکان عنی پێیوەست بوون بە مەسەلەی پارێزگاری سلێمانی و دەتوانی ماوەیەکی زەمەنیم پێ بڵیت کە ئەم بابەتی تێدا یەکلای بکرێتەوە لە نێوانەکەتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا من ناتوانم پێت بڵێم ئەوە ڕۆژ و مانگ و بابلین ئەوەت پێ بڵێم وانە کە دیاری کراوە لە ڕاستیە ئەوەندەی کە ئەزانم ئەمڕۆ کۆبوونەوە کراوە و کۆبوونەوەی کەشەکرێت وانە لیژنە دروست کراوە بۆ ئەوە بەڵام لە ڕاستی تەوقیت و کاتوشتەکان دیاری نەکراوە بۆ نمونە سەقفێکی زەمەنی بە کورتەکەی دیاری نەکراوەکە یەکێتی و گۆڕان لەو فترە زەمەنیا بۆ نمونە لەو سەقفە زەمەنی کە بابلین ئەوەی کە باس ئەکرێت وانە دیاری نەکراوە لەو فترەی کە ئەوەیە بۆ یەکلایکردنەوەی کێشەکان یا جۆرێک لەوەی کە ئیتر ڕێکەوتنێک تەحالفاتی بکرێت وانە یعنی فترەیەک دیاری نەکراوە بۆ ئەوە بەڵام ئەوەندە هەیە کە لیژنە دروست کراوە و کۆبوونەوەکان لە مەولا دەست پێ ئەکات و ئەکرێت بەڵێ شاخەوان رەوف ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان سوپاس دەکەم کە میوانی ستۆدیۆی دیوی دووەمی هەواڵ بووی عزیزانی نافتی زۆر سوپاس بۆ سەرنج و کۆمنت و پرسیارەکانی ئێوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامێکی دیکە هەر شاد بن